وەلای کاک فاروق نابێت تەنیا بەدڵەوە بچیە بێ گوڵی شەبیر نەچێ ئێمەش بیرمان نەچوو تەندروستی و چۆنە سەعات و ئەحواڵت لە ڕۆژی سلێمانیا شایانی ئەوەی کە گوڵ لە پێشکەش بکرا ئەم گوڵە جوانە بۆ جەنابەت خۆش و گوڵیت تەندروستی و چۆنە باشی خۆشحاڵم بە دیدارێ ئەمڕۆ ئازاتم مای ئەتوانی لێرەوە ئاوڕۆی کاسێ بکەین وەزڵ چۆنە دەستێک ئەمانم بۆ خۆم کردووە ئەوە وەس خەڵکی تریش زۆر سوودی لێ بینە بۆ هەموو کەسێ سەرودیە لای پەیکەرەکەی هێش ئەوەی هیچ بڵێین حەزەکەم بزانم وەکو گەورە سەرمایه‌دارێکی کورد وەکو کەسێک کە خزمەتی گەورەی ئەم شارەت کردووە لە ڕۆژی سلێمانیا چی بە شاری سلێمانی خۆی ئەڵێی وەکو شار چی بە خەڵکی سلێمانی ئەڵێی وەکو ئازیزانت سلێمانی کچی پێ بڵم لای من خۆشترین شارە لە دنیا لێرە لەدایک بووم باوکو و باپیرشم لێرە لەدایک بوون بیرەوەری زۆرم هەیە لە مناڵیەوانە لە پێشچوونە قوتابخانەوە تا خۆگنی ئێرە هەبوو لێرە و دوای چوومەتە بەغا بە هەموو بیرەوەریەکانی کە لێرە هەمە زۆرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کەسایەتی و خێزان و کەسوکارمەوە هەموو ئەو سەمەنە تاوەکو لە ئەسانەویمانەوێستا بە ئامڵە نادادێ هەر یا عینی معنایە ئەمانە هەمووی لە مێشکوایەت و ئەڕۆ چونکە دوای ئەم تەمەنە ئەم هەموو بیرەوەریە بەڵێ ئەم هەموو خزمەتە سلێمانی تعریفێک پێناسەیەکە هەیە بووی سلێمانی ئەتوانم بازە خەڵکشت ئەڵێ شاری شاران و شاری ڕۆشنبیران و بە سلێمانی ئەتوانم بڵێم جوانترین شارە لە لای من بۆ ژیانی کۆمەڵایەتەکەی سلێمانی جیاوازە لە هەموو شارەکانی وڵاتانە و بۆ لە هەموو کوردستانیش چ شتێکی سلێمانی زۆر زۆر بۆ تۆ سەرنجڕاکێشە لە هەر شوێنێکی دنیا بیبیری ئەو شتێ سلێمانیەکەی شوێن بێ خەڵک بێ چ شتێک بیری خەڵکانی سلێمانیە خەڵکی سلێمانی جەماهیری سلێمانی بیری کام هاوڕێتەکەی کە دوورە بیت لەوانەی لە ژیان نەماون و ئەوانەی لە ژیانە نەماون زۆر ئەوانەی لە ژیانە نەماون زۆرن کە بیرانەکەن زۆر زۆر ئەوانەی ماویشن یەک کەس ناتوانم بڵێم بەڵام چونکە من خۆم پەیوەندی کۆمەڵایەتیم زۆرە ژیانم لەگەڵ هاوڕێکان ما بەشێکی زۆرە هاوڕێ بۆ هاوڕێ نەماوە کە بڵێ ئەوە بەس ئەو ژیانەی کە من هەمە کەم کەسەیەتی کە لەگەڵ خەڵکاژیم یەکەم پەیوەندی خۆشەویستی عاشقانت لەم شارە بوو بەڵێ دا و پرسیارە واژ نەبێ کەس وێرێ بڵێ ئەخر تۆ نێتەوەکانی تریشت زۆر ناسیوە کەواتە یەکەم خۆشەویستە کورد بوو خەڵکی سلێمانی بەڵێ بەڵێ یەکەم ژنی شووە خێژین ژمارەیەکێکە من جارێک لیان پرسیم لە تەلەڤیزیۆنێک گوتیان ڕێی و چێ لە تعدودی زەوجات وتم من یەکێکمێنی وەی زیا خۆ جوابێکی کاک فاروق کاتێکە چه هەستێکە هەیە کاتێ وەکو فاروقی مەلا مستەفا بە هەر شوێنێکی ئەم شارەیە ئەڕۆی باسی ئەمەشەکەن ئەمریکا جوانش بە هەر شوێنێکی ئەم شارەیە ئەڕۆی تووڕا ئەوەستی شاکارێکی خۆتە بینیت بەڵێ هەستە چییە کە لە هەر شوێنێکی ئەم شارەوە ئەڕوانیت شاکارێکی فاروقی مەلا مستەفا بینیت دووشتم لە هەموو شتێک گەورەترە ئەم ناوەندی ڕۆشنبیریە کە بە ناوی دکتۆرە زێدینەوە کە من پێڵم کاکەم ئەمە هەردوو برابووین ئەمەم زۆر پێخۆشە شاری پزیشکی فاروقشم زۆر پێخۆش پێی قازانجنێ یعنی هەموو سەرمایەکەت بەلایەک ئەم شوێنە ڕۆشنبیریە و خەستەخانەکە بەلایەک و ئەمە پەرەشی پێم هیوادارم من پێم بەڵێن سەرمایەدار بەڵام لە بنەڕە تا من پیاوێکی ڕۆشنبیرم ئیشی سیاسیم کردووە لە مناڵیەوە زۆر شتم بەسەر هاتووە لە گرتن و لە حکومی دوور و لە ئەوانە لە ڕێی سیاسەتە لە ڕێی سیاسەتەکە یعنی نیشتوان پەروەری بەنسبەتی سیاسەتی کە من کرد بێتم لەبەر ئەوە ئەم شوێنانە ئەوە شوێنێکی خزمەتی گەورەیە کە بووە بە شتێکی گەورە و ناسراو لە نەک لە عێراقە لە ناوچەکە چونکە لە
ژێرخانی ئابووری هەنگشتی کەم بەدەستەوەە ژێرخانی ئابووری لە شتارە گەورەکانی تەندروستیە و پەروەردەیە خوێننە جا ئەو دوانە ئەگەر باشی بڕوات بینایشتیکەی لەسەرەکرێ بەڵام ئەمە زیاتر بڵین خەدەمیە خزمەت گوزاریە بەڵێ پرۆژە ڕۆشنبیریەکانت قسەیەکی باو هەیە مەسەلەن نازانم تا چەند پشتڕاست دەکەیتەوە ئەڵێن لەم قۆناغی ئێستا زۆرێک لە پرۆژەکانت زەرەرەکات و کە بەردەوامی لەسەری گوایە بۆ مرۆڤایەتی و خەڵکی سلێمانیەکەی ئەمە ڕاستە ئەمە کە کردومە تەبیعی خۆم کردومە لە مڵکی خۆشمایە چونکە ئەم شوێنی تێر و هینانەی کە لێرەش ئەمە بە حسابی مەتر مۆرەبا کڕێومە ینی هین نەیاومەتێ بۆ بەرهێنا هەروەها نەخۆشخانەکە هەروەها کراوە نەخۆشخانەکە بە معنای زەرەر ئەکا مایی نەگمایە هەموو مانگێک لە شوێنەکانی کەەوە پارە خینە سەر میزانیەکەی لە شوێنیکە قازانجەکەم ئەوە زەر بەڵام ئەوەی کەڵێم زەرەرەکەم لەێژلام لە هەر شوێنە خۆشەویستەکانمە چونکە من هەستی زۆربەی خەڵگە بینم بە نیسبەت ئەوە کە لەوێ چارەسەر ئەکرێ هەستێکی گەورەی خەڵکە و خزمەتی گەورەی خەڵکە گەورەترین ئیشی پزیشکی لەوێ ئەکرێ یعنی لە بەسرەوە خەڵگیە بۆێرە لە بەغاوە خەڵگیە بۆێرە لە هەموو خواروی عێراق لە ناوەڕاستی عێراق لە وڵاتانی دەرەوەی سابادێگێت بۆەوێ چونکە پێشکەوتۆ بەرەو پێشەوە بوو ئێرە وەک ڕۆشنبیری کە سلەیمانی پێڵەن شاری ڕۆشنبیری من شاری ڕۆشنبیریەکە دایمە تعلیقی هۆژەم کە سلەیمانی لە پێشا شارێکی پیشەسازی بوو ڕۆشتن لەسەر ئەوە شارێکی بۆ کە شارستانەتی لە سەرتاوەتیا بوو لە دامەزران نێوان ئەمانە هەمووی کۆکەی تەوانێت کە لە سلەیمانیا هەیە هەوڵ بین ئێستاونەوەی داهاتوو و بە یارمەتی حکوومەت و نوێنەرانی حکوومەت حەقا لەسەر ئەو ڕێگەیە بڕۆ شارستانەتی سلەیمانی زیاد بکەن و پەرەی پێبن ئەگەر ڕاوێژ بە جەنابی کاک فاروق بکرێت ئەتەوێت چه هەویەک بۆ سلێمانی دروست بکەیتەوە ینی خۆتەزانی زۆر شاری دنیا هەوی هەیە لە ڕووی ئابووریەوە ئێمە مقاوماتی چیمان زیاتر هەیە لەم شارە لەم شارە کەڵم پیشەسازی سلێمانی کە دروست بووە لە سەرەتای شەرنە لە ڕۆژانی یەکەمەوە بڵێ لە ساڵانی یەکەمەوانێ لێرە هەنگە سەنعاتی تیاوە سەنعاتی سابوون هەبوو کەڵەن سابوونکەران لەوە هاتووە سەنعاتی جاجم و پۆپەشمین و شتە بوو لە سلەیمانی بەوە دروست بووە ینی بیران بۆ تۆ لە هەمان کاتە سلەیمانی ئەو لە سەردەمی یەکەمێوانەیە شاعیر و ئەدیب و سیاسی گەورەی تاکردو ینی تۆچی لەسەر ئەوە لە ساڵی چلووەکە عەبدولواحید نووری نووسەرێکی گەورەی کوردە سیاسەیەکی گەورەی کوردیشە کە لەو ئەمراکە حیزبایەتی کردووە مانایەوە کە 30 ساڵەوە پێش ئەم پیاوە لەم شارە دروست بووە بۆ نمونە ئەوە هێرمەوە تا پیاوێکی ناسراوە کەم کەسی جێی ناسرێ زۆر گرانی ئینە ئەهمیەتیان پێ ناوە سلەیمانی شارستانێتەکەشی پێوە دیارە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ینی جگە لەلایەنە ڕۆشنبیریەکە ئەتەوێت هەویە پیشەسازیەکەی خەستر بێتەوە بێ بە شوناسێکی هەمیشەی پیشەسازیە کە پەیوەنی بە قازانجی فراوانی جەماهیرەوە بێت باشە کاک فاروق تۆ زۆر جار من پرسیارێکم لا دروستە بێ حەزەکەم یەک دوو پرسیار لەو بابەتەشە لێ بکەم تۆ هەم باگراوندی سیاسیت هەبووە و هەم ئێستا ڕوئیای سیاسیت هەیە و ڕوئیای ئابووریت هەیە چۆنە قەت نەچوویتەتە ناو سیاسەتەوە ڕاستە و خۆ لە دوای ڕاپەڕین من خۆم بە سیاسی هەزارمە نەمەبەستم وەکو کردەی سیاسی وەکو تەحەزوب حیزبی خۆت ئەمە چۆنە قەت بیرت لێ نەکردێتەوە بیرم لێ نەکردوێتەوە لە زروفێکە کە من لە حرەکەی سیاسیا بووم زۆریش تایە بووم بۆ شانازیەکەم بەو مێژوەی خۆمەوە بۆ خۆمیانی ئەو شانازیەک کە لە مناڵەوە کە تایە بووم پێکەم وەکو مێژوویەکە من بەشدارم لە گەڵ لە خۆشم بێ و ئەسا ئەمە کە کراوە ئەمە جۆرێکە لە سیاست ینی تۆ بڕات بە سیاسەتی عیمرانی و ئاوەدانی هەیە من باوەڕم بە سیاسەتی عیمرانی و ئاوەدانی بەشێکە
لە سیاسەتێکە بینای وڵاتەکە. چەندێک تا ئێستا کاک فاروق ئەوە پێمەڵەن لی بپرسا تا ئێستا چەند هەلیکارە لە عێراق و لە هەرێمی کوردستان و بە تایبەت سلێمانی دروست کردەوە بۆ خەڵک و گەنجان لە عێراقا بەهۆی ئاسیاسیەڵەوە کە ئەوە جوێی شانازیە بۆ یەکەم جار لە مێژووە من مۆبایلم هێناوەتە عێراقەوە و لە سلەیمانی دەستی پێ کردووە و تا ئێستاش مرکزەکەی سلەیمانیە. ئەمە شتێکە بۆ هەوەی سلەیمانی پێشکەوتنێکە. ئەوە پیانەوتم تۆ مجازیفی کەسیشم نەدیوە لە زۆر شوێنامەم تۆتەیدم کا بڵێ مەشتێکی ئەکرێ مستەحیلیان نەزانی چونکە هین هەبوو حەسار هەبوو لەسەر عێراقیش لەسەر کوردستان دوو حەساری لەسەر بوو غێری شتە ناوخۆیەکان غێری ناخۆشی ناخۆی غێری زروفی شەڕی ناوخۆ ئەمانەکە بووە ئەوە شتێکی گەورە بوو بە تەقدیرە زیاتر بەڵام لە عێراق هەموویان زیاد لە 170,000 کەس پەیوەگی بە ئاسیاسیەڵەوە هەیە بەس 170,000 ینی 770,000 ئایلە سلەیمانی حسابی بکەی لە 20 بۆ 30,000 کەس پەیوەگیان بە پرۆژەکانی منەوە مرکزەکەی سلێمانی سلەیمانی بە کاک فاروق ئەگەر ئەم پەیکەری تەنیشتمان پەیکەر نەبووە ڕەحمەتی خۆی بووە ئێستا لە تەنیشتمانەوە بۆە چیت پێوت پێم و یەکەم مامۆستامیت لە سیاسەتە باوکیشم ئێمە لە ماڵێکە کە بڵین باوکشم یەکەم خاوەنی پەروەردەکردنم بوو بەهۆی ئەوەی لە مناڵەوە گوێم لە شتە دینیەکانی بێ بە کراوەیی چونکە باوکم مەلا مستەفا هێنی تەفسیری قورئانی یەکەم جار کردووە بە فراوانی بە کوردی شعری زۆری هەیە لەسەر سلەیمانی باپیریشم لێت توو ڕابوو بە مناڵی بەڵێ تا ئەستی لیان وەڵڵاهی بیرم نایە لێ یابم بەڵام بەڕاستی لێم تۆرە بجووکە من خۆم زۆر هین بووم ینی جوڵە جوڵم زۆر و با بڵێن لەوە فێری خوێندنەوە بووی خوێندنەوە یا خۆنگن یا خوێندنەوە لە مناڵیەوە کتێب خوێندنەوە مطالعە بەهۆی باوکم و کاکمەوە پێکەوە بۆی فەقێتیەوە لا هی فەقێتی دوو دەرسم خوێن فەقێ بووی قەت بەس لە ناو فەقێکانە ژیاو ژیاویت ژیانێکی زۆر خۆش بوو ناو فەقێکان فعلا ژیانی فەقێتی با بەدەم ڕێوە بڕێین بەڵێ شتی خۆشی تایە مەسەل و ئەدەبیات و ڕاضە و وەرزشی و ئەوەشانە کرد لە بەڕۆژ جاوە من دوو دەرسیشم خوێن باوکم هیوای ئەوەی هەبوو کە یەکێ لە کوڕەکانی ببن بە مەلا ئەوە بوو دکتۆر عیزەدین لە سەیم تۆسەوە ناردی بۆ کولێی شەریعە کولێی شەریعە لەوێ ماوەیەکی زۆر چۆ سیاسەتەوە زۆر کە چۆ سیاسەتەوە تقریبان فەسڵیان کرد نەک تقریبان هاتەوە لێرە سالەمی تاو کردەوە ئەنجا ئەو ڕێگەی خۆ نەیگرت هینیژی بە من هەبوو بەڵام زۆری نەکرد هەتا بۆ نوێژ باوکم زۆری لە هیچمان نەکرد تێگەیانی قسەی بۆ کردین ئەوەیە کە زۆربەی کەس کە شارەزای باوکم بوون ئاڵێن کراوەی انفتاحی قسە دینی ئیسلامەوە لە کوردستانە چونکە تۆ سەیری کەشتەکانی قەسیدەی بوردەی کە تەرجومە کردووە لە ساڵی 38 زۆر گەنج بووە بۆ کوردی ئەوەی مەولایە سەلی وسەلیم دائیماً ئەبەدەن ئەو کللێ بڕێژە ڕەحمەت خوددا بەدائیمی تابەت ئەوە لە زۆر گەنجێتیەوە شتی کوردایەتی نووسیوە بەس ژیانی تۆش بەڕاستی پڕە لە تەناقوزات شتێکی سەیرەوە نا ڕۆژە لە ڕۆژان کەسێک دراسی ژیانە بکە لەوانەیە سەبینەرانی بەڕێز بەلایەوە شەو سەیروە کاک فاروق بە دەرسی فەقێتی دەستی پێکرد کەچی بوو بە شوێعی شووە ناو حزبی شوێعیەوە لە بیرەوەریەکانیان چەندین ڕیسکی تێدایە کە بە ژیانەوە کردوێتی کەچی بووی بە کاپیتالیست و سەرمایەدار ئەمە چۆن لێکیتەوە خۆ ئەوە یەکێک لە کاک محەمەی مەلاکەریمی بدەوە پەیکەرەکەیم بۆ کردو لێرە بەڵێ ئەڵێ فاروق شوعی بووە عمرێکی زۆری ئێستا ڕێسمالێکی زۆرە تۆ ڕێی چییە کاکە هەمووای جواب باوەتەوەنێ مسەجەلە ئەڵێ فاروق ئەمە تەواوکەری ئەو ئیشانەی پێشوێتی چونکە ئیشەکانی بە شێوەیەکەکە
خزمەتی خەڵکی تایە. یعنی سەرمایه‌داریە توانێت شوێعیت تەواوکە سەرمایه‌داری دەبڕین ها نا دووشتی جیاوازە خۆی بۆ سۆشیال دیموکرات بەرهەمی ئەوەیە میکسێکە لە بینی کەپیتالیزم و سۆسیالیزمە ئەوە نیە آخر سۆشیال دیموکراتی ئێستا جیای لە سۆشیالیست ئەوەی کە سوید کردوێتی ئەوەی لە پێشە ئەوان لە فترەیەکە ئەو سۆشیالە بوو یان سۆسیالیست بوو گۆڕاوە ئەو تایابری سیاسی زۆری تیا هەیە بەڵام گۆڕا بەرەوە ڕەسمالیات ڕۆشتوو سویدستان مجتمعێکی ڕەسمالیە والحلفی ناتۆشەوە لە حلفی ناتۆشەوە ئەین فەرقەکە ئەوەیە کە بەرەیەکی کەیە تۆ کە تێکەڵی دنیای سەرمایه‌داری بووی ئاوا زیاتر بیرت کرایەوەیە ئەو کاتەی شوێعی بووی متەجەمدتر بووی ڕاستی من قد متەزەمید نەبوو چونکە لە ناو حیزبی شوێعیشا من بەرەی لای چەپ بوو ئەی پیان ناوتی تەحریفی ئێمە باوانمانەوت ئێمە جیابووینەوە خیادەی مرکزی لە لژێ مرکزی ناوەکان وابوو ئێمە باوانمانەوە تەحریفی ڕڤیژیزمن ئەساسی هەبوو پێبانەوتن هەموو ئەمانە بیدایەتی ئەو چالاکیانەشە لە سلێمانیەوە دەستی پێکردووە نەبوو بێگومان یعنی سلێمانی لانکی ئیشکردن لانکی ئەوینداری لانکی نووسین لانکی سەرمایه‌داری هەموو سلێمانی پۆلی یەکی ناوەندیە من چوومەیەکێتی قوتابیانی عێراقەوە کە لە سلێمانی دروست بوو لە شوێنەکانی کەشا بوو نەپچڕاوم تاوەکو ساڵی دوای هەفتا پێنج بۆ سیاست ئێستا نەپچڕاوم و ئێستا یەکێ لە وەختەکانی خۆم بە خۆنەوەیشتی سیاسی کەڵم سیاسیشی سیاسی ئیقتصادی ئەخوێنمەوانێ بەس وەبزانم ئاگاو لە ئەدەب و ئەوانەش هەیە ڕۆمان و شعر و ڕیوایە و ها بەڵێ زۆری من ڕێگە بڵێم زیاد لە 100 کتێبم بۆ خەڵک چاپ کردو خۆ شعرە نووسیوە نووسیومە هیچی و لەبەر نییە نەوەڵە هەردوو دێڕیش هەستەکەم تۆزێکی و لەبەر بێ ئەگەر تۆزە زەخت لە خۆ بکەی بۆ مەڵێ بە کەڵک نایە بەڵام شعری زیاتر ئەوینداری بوونیان سیاسیش چۆنن باشن سەحەتتان چۆنە تێکەڵ تێکەڵ خۆی کەم شاعر هەیە ئەوەی شعری بڵێم عەشق و هینی نەوت بێ لەگەڵ کاک شەرکۆبە کەسیشە زۆر بیرەوەری مناڵی و هەموو شتێکت هەبووە وەنیە بیرەوەری گاری جوان تا کۆچی دوای هەردووە دەروی زۆریش لە کەشتی نوح بەیەکەوە نەتان خوێنەوە لێ با مامۆستا نەجمێنەری کردین لەگەڵ کاک شەرکۆ بەڵێ هەردووانی دەرکە بۆ لەسەر عەجوولی لەسەر عەجوولیەکە چۆن بوو ئەزا نەجمەدینمەلا کە زەمەی نەبیەوە بەیانێ لەگەڵ شەرکۆ زۆر لە تەعتیلەکانیان خستینە ئەو خۆنگانە ئەوێ لە حوجرەیەکی کەش بوو ملی مەلا بسفای ناوبوو لە تەنیژ مزگەوتی مەحویەوە لەگەڵ شێرکۆ چوین بە عەموودەکە سەرکەوتین لە کۆڵانی کە پێڵەن مەکتەبەی سلێمانەوە کابرامەر بەڵام لەوە پێش ئەو دووکانەی حەمەسەی خەیات بوو لەو کۆڵانە باریکەوە ڕۆژکە گەیشتی ئەوسەری هینێکی بینایەک بوو زۆر کوور بوو نەجمەدین مەلا لەوێ هینیە کرد تەلەبەی هەبوو بە پارامان خوێن کەشتیەکە بەخوا نازەم ئەوسا کەشتیان پێوانە لامەوە بەدوای ئەوە بوو بەڵام هەر ئەوە یانی باشە کە عەمودی لێو بە عەمودەکە سەرکەوتی لەگەڵ شێرکۆ ساعە حەوتی بەیانی خۆی لە هەشتونی و نۆ تەلەبات و کە سەرکەوتین تەماشاون کە ژنێکی لێ جا مامۆستا نەجمەدین ئەو ژنەی بۆ کاڵە ژنەی نەبوو یعنی ژنی هەبووە لەسەر ئەوە وتی ئێوە بۆ متابعەمەکەن لەتان ئەوە یەک سەری هەڵبژ ڕامان کرد چونم بە عەمودەکە چوینە خوارێ دوای هاتینەوە هینی دانابوو نەجمەدی بلا ئاقلەیەکی هەبوو یەک تەوالێتی هەبوو لە خوارەوە بوو قادرمەکانی زۆر بوو مقابایەک لێ نووسیوە هات ئەمدی ڕۆژ یانی خەڵک چۆتە ئەو دەستەکەەوە ئەو دەستێکی جوانە خەڵک پێینە بە کوردی زۆر جوانە ینی کە ڕۆژ ینی خەڵکی لێ نەچتە خوارێ من و شێرکۆ تێکەڵمان کرد تێکەڵمان کرد لە بەر 6 حەوکەزە خوارەوە بوو ئیتر بە جنێ و دەری کردین کورسی و دۆشەکەڵەکەی هەڵی لە خوارەوە کاک فاروق پێشووتر باسی ئەوە کرد کە زۆر زڕوفی خۆش و ناخۆش و ئەوەت هەموو بینیوە فەقیری زۆر توندت بینیوە فەقیری زۆر تند زۆر ژیانی ئێمە فەقیری بە ژیانمان زۆر مابناوەنگی بوو ینی من بیرم خۆت لەسەر ئاستی شخصی خانەوادەکەت نا
خۆت لە قۆناغی گەنجێت یا نەبوونیەکی زۆر ئەوانە دبینی لە پێش مەرگایەتی حساب ناکرێ بە نەبوونی بەس ژیانێکی زۆر سادەمانە بوون 8 ساڵ لە دەرەوە بووم لە هەموو ئیشوکارەکانی دەرەوە بووم یعنی خواردن زۆر زۆر کەم بوو ئێمە زۆر حزبێکی فەقیر بود قیادەی مەرکەزی لە هینمان وەرنەگەر بە خۆمان ئەژین ئەلە فۆترانە بڵێ ژیانێکی نان و چاو ساوەر و جارجار و برجیەکرا ینی کەم بوو خواردنەکە بەڵام پێی ناڕێن فەقیریەوە ئەی دەوڵەمەنی خۆشە کاک فاروق ئەگەر ئەوە کاگازیز محەممەد یادی بەخێر بێ پیاژی گەورە بوو وتم هاوڕێ داوەتم کردبوو ڕێی سێ لە بەرزوازێتیشە ئەگەر پیا و پیا بڕۆ جارێ لە گیرفانەوە وتی لێ خۆشتر لێ خوابیە وتی بەڵام وەکو تۆ بژی شتەکانە و بیر ناچێ خۆی شوێتی شتی بۆ ژیانی بەختیاریە ینی بۆ ژیانێکی سەر و فەقیریە لەگەڵ چینی کرێکارە چینی کرێکار بەرزکرێتەوە بۆ ڕادەیەکی ژیانی بەختیاری و سەربەرزی و کە هەموو لەزەت لە هەموو شتەکانی ژیان بینە هەندێک کەس ئەڵەن دەوڵەمەنی تا حەدێک خۆشە کە زۆر زۆر بوو ئیتر سەرێ لێتێکە تۆ سەرە لێ تێک نەچووە مەسەرم لێ تێک ژشم تێک ناچێت کێ سەری لێ تێکە چ جۆرە دەوڵەمەنە دەوڵەمەند زۆری سەری لێ تێگەچێ چونکە لە غەیری پارە ژمارەیەکی زۆریان لە غەیری پارە هیچ مەبدەییکیان نییە کەم دەوڵەمەند هەیە ئێستا بینی لە بزوتنەوەی سیاسیەکانە کە قورسایی تیاابێ بەشدار بێ بێگومان تۆ تێبینیەوەکی یعنی دەوڵەمەند ئەبێ بەشداری سیاسی هەبێ بە ڕۆحیەتی دەوڵەمەنانە یەکتر لە ئیستثمار بێ لە بیناکردن بێ لە ئاوەدانی بێ مەبەستە ئەمە بەغێری ئەوە جۆرەکان شتەکانیان هەر پارەی ڕوود بێ من دایمە تەجیعی خەڵگەکەم و ئیسپاتیشم کردووە من لە غەیر سلێمانی هیچ شتێکم نییە لە هەموو دنیاژە پرۆژەکانی من هەمووی سلێمانیە باشە تۆ مەسەڵەن نەبێ عێراقە بەڵام مەرکەزەکەی ئێرێ ئەتوانم بزانم بۆچی هەموو هێلکەکانە خستۆتە یەک سەبەتەوە باشە هەموو هێلکەکان بخەیتە سەبەتەیەکەوە ئەوە دانی چیە ئەو قسەیەکی کۆنە یعنی لێ شتەکان جیاجیا بێ بەعزێک ڕێی وایە کەشتی جیاجیاش غەڵەتە ئەوە شتێکی نیسبیە یان تۆ ئێستا کۆمپانیایەکی گەورە هەیە لە کۆمپانیاکە زۆر شت هەیە ئەوە هین نییە هێلکەی یەک سەبەتە نییە ئەو مەسەلێکی ئینگلیزیە لە ئەساسەوان تو باشە نەسیحەتە بۆ منەمەوێ هەرچی شت هەیە لێو دەربێنم شتی متەنەوە ئەوانە بڵێ کە خەڵک ئیسفای لێ بکە دوو نەسیحەت بۆ ئەو گەنجانی کە خەونی ئەویان هەیە دەوڵەمەند ببێن بزنسەکان سەر بکەوێ شتی باش بکەن چییە نەسیحەتت چییە نەسیحەتی منەوەی گەنج لە پێش هەموو شتێکە ئەهمیێت بە خوێنەواری بێ بکات خۆڵنەواری تەجروبەی ئەشخاصی کە وڵاتانی کە ئینی هەبێ بەرچاوی ڕووناک بێ بۆ شت بینین و سوود وەرگرتن لە ئەزمموی خەڵکی تر ئەو خەڵکانەی کە سەرکەوتوو بوون کە سەرکەوتنی ڕووس هەرپارە نییە سەرکەوتون پەرۆژۆ هەبێ سەرکەوێ لەگەڵیشیا خزمەتی وڵاتەکەتی تیاابێ ینی ئەو پرۆژانەی پرۆژەی قاچاقشێتی کەڵێن چێشتی داقانونی کەکراوە ئێستا پرۆژە زۆرە ئێستا لە وڵاتە و حتا لە سلەیمانیا کۆمە لە پرۆژە هەیە ئەمە هەر لێوانی باوکمە باسیینی چەند شعری هەر سەر سلەیمانی ئەمانە باسی ئەمانە پێن ئەمانە دەست مەخسووتاتە دەستنووسەزیینی زۆر کۆنیتیا 250 ساڵی تەیە ئەمە هەندێکی کتێبخانی قەدیمی خۆتانە هەندێکی با کردوێتەوە نەهی باوکمی ئەمە هەمووی ئەمانەی باوک خاڵێ خۆش بڕم کاک فاروق ئەو نەسیحەتانە گرنگ بوو مەسەلەن خۆتەزانی ئێستا تۆ هەر هینی عیلەکەی خۆت نیت گرنگترین نەسیحەتی بۆ نمونە زرنگ و زریان کە کردبێتە چییە تا خەڵک یعنی سوود لەو نەسیحەتەش وەربگرێت من بە غەیری ئەوە خۆنەواری کاڵێم بۆ مناڵ و بۆ ڕەفیق و بۆ خەڵی کەژەڵێم کەلیمەیەکەیە خۆ بەزل نەزانین ئێمە بڵێتوازۆ ئینسانی ڕێک و پێگە بێ لەگەڵ خەڵکەکە هین بخۆی بەزل نەزانێ چونکە زل نییە بۆ زل ئەبێ کە خزمەتی و خەڵکە بکە
من دڵم خۆشە بەهۆی ئەم هەزارەها فەرمانبەر و کرێکار و ئەمانە هەیە لە پرۆژەکانی منە شعورەکەم و خەڵکی ژێڵێ زۆربەی زۆری خۆشە تیاشیا هەڵکەوتۆ دزی کردو خیانەتی کردو ئەوە شێ لە مشتمانە بەڵام ئەوە ینی تێگەیشتن لە ژیان کە تۆ تێگەیشتی لە ژیان تێگەی چۆن معاملە لەگەڵ خەڵکە کەشاکەی کە لەگەڵتایە کەواتە غرور دەردێکی کوشندەیە غرور دەردی زۆر کوشندەیە غرور و نەفامیش هەیە مەغرور و نەفامیش هیچ نازانێت دووزار بەڵا هەیە هەر نەفامەکەی لا مهمە ینی خۆی بەشتیە گەزانێ هەیە پرسیار ناکات لە ژیانێ هە لە تەلەبێتیە خەڵک مەدی پرسیاریان ناکرد کە پرسیار ناکە فێریش نابێت پرسیار و گومان گرنگە بۆ دروستبوونی کەسایەتی و کارکتەری ئینسان زۆر کاک فاروق بەنسبەت سلەیمانیەوە سلەیمانی زۆر کەزڕای وایە کە سلەیمانی گەشەکردنێکی باش دەستی پێکرد لە پاش ڕاپەڕین بەڵام تووشی ڕکود و پوکانەوەیکی خراپ بوو ومێدە هەیە سلەیمانی جارێکی تر بزافێکی ئابووری زۆر باشی تیا سەر پێ بکەوێتەوە بێگومان من ئومێدم هەیە چونکە باوەڕم بە هین هەیە بڵێ ڕێبازی میلەتانی کرد بەڵام ئەبێ لە پێش هەموو شتێکە دەستنیشانی ئەوە بکەی بۆ ئەم ڕکودایە بۆ پێش ناکەوێت بۆ بلێکی بیتوانە کە زروفێکی اقتصادیانە نەهجی بڵێن ڕێی حکوومەت خۆی چییە من دایم ئەڵێم کە چەند سیاسی کەم دی بێت لای خۆمان لێرە من دایم وتومە چارەسەری ئەمەی کە پێڵێن گەندەڵی خۆی ناویکەی هەبوو خراپتر بوو لە ناو کووردا ئەم گەندەڵەیە بۆ بە شتێک گوتم بە جارێک بە خاڵێ خۆش و مامجۆلالم بوو مامجۆلال زەبان مفەکیر بوو سیاسی بوو ڕۆشنبیرێکی گەورە بوو وتم مامجۆلال ئەم گەندەڵەیە هینێکیانەوە بە بەسیتی باز دەکرێت وەکو هینێکی سازێکی مۆسیقیشی تیا کەس شەرم ناکە چی بکەین باش وتم گەندەڵی کە بۆ مانای خۆشت تێگەن و منیش تێگەم هەر ئاینیشتە بە کلیمەکە بڕێگە بەدڵ نەبێ ئەبێ قەلاشوی بکەین بنبری نەکەیت مشتەماکەوالێکا کە هیچ قێمێکیان نامێنێت طبقات فەرقەکە زۆر زۆرە لێرە طبقاتی دروست نەبووە ئێستا طبقەی بۆرجوازی لێرە نییە طبقە نین ڕێسمالەکانی سلەیمانی سیرکە سلەیمانی طبقە نین بەڵێ ماشینیان بەیەکەوەیە مەشاریع پێکەوە ئەکەن بەرەو پێشەوە وڵات دەبن لەگەڵ منهەجێکی پێشکەوتوی حکوومەتە کە دایانەیە پەرلەمانەکانە لەگەڵ ئەوە بڕۆن بە ئینسیجامێکی تەواوەوە ئەوە لە ئەنجامە هەر دیموکراتیت حکمی دیموکراتیت کاڵێت سیاسی نییە دیموکراتیت کە لە تێگەیشتنی اقتصادیە دیموکراتیشتی اجتیماعیە لە ڕۆشنبیریە ئەمە داوای دەردانە دیموکراتیت هەلو کێبڕکێ دروستکردنی فرسەت بۆ گەشەکردن ئەو بەشێکی زۆر گەورەیە بەشێکی زۆر گەورە بەڵام دیموکراتیت هەر یەکە مفهومێکی هەیە بەس حکمی دیموکراتی حتا من رازیم بە حکمی دیموکراتی ڕازمالەکانیش کە شتێکی واضحە لەسەری ناڕۆمێنێ بەدڵم نییە بەڵام ئەوە باشترە لەوەی کە حکمێک دیموکراتیەتی تیانەبێت دیموکراتیت نابێ بەهین بێت بە تەعینات بێ ئێستا انتخاباتانەی لێرەکرێ لە پێش هەمووی تەعین ناکەن وانە فلتەری یەکەم بەڵێ فلتەری دووەم ئەیخەنە بەردەستی خەڵک یعنی متەکامل نییە بەڵام ئەم پرۆسێسا لە زۆر وڵاتی دنیادا بەداخەوە هەروایە بەڵام لە هەموو حاڵەت لای ئێمە لە وەکو جەنابوون کە باسی کرد ئێستا ئێمە لە گیرورفتێکی گەورەی ئابووریین خەمی لێ نەخۆین بەرەو چۆمانە بە ئەگەر بە خەمساردی سەیری ئەم هەموو بێکارە بکەین ئەگەر بێ بە خەمساردی سەیری داخستنی ئەم هەموو کارگەر بکەین سەیری ڕۆشتنی ئەم هەموو سەرمایە دارە بکەین توخوا چەند سەرمایەدارە ناسیت کە ئێستا لە بەغا و لە کەربەلا و نەجەف و لەوانە ئیشەکات پارەکەیان بردووە لە بەسرە لە خارج من کە ئەڵێم سەدانی گەورە نین کاک فاروق بەڵێ لێرە گەورە بوون ئەیبەن بۆ خارج ئەوە جارێ لە سیاسیەکەم پرسی وتم فڵان گۆرانی بێش
کوردە وتی کوردیە نەبوو شوێنیکە وتی ئاوتم ئەی خۆی بەو زمانەی کە گۆرانیڵێ وتی بە کاوجۆی ئێمە بە خێو کراوە بۆ خەڵگە دەڕێ ئەو بەسەر بوجێکا تەسبیقە بێ ئەی بە چیە چێت تۆ لە بەسرە صاحبی 100 ملیار بیت بەڵام لێرە پرۆژەکانە دابخی یا وازی من دایمە ئەوە ئەڵێم بۆ مەتحی خۆم نییە دەبان بەڵام واقعە من هیچ پرۆژەیەکم لە شوێنی کەنی غیری سلەیمانی ئاسیاسیالیش ئەزازەکەی ئێرەیە و دایمە ئەڵێم لە بەسرە و لە بەغا پارە پیاکەن لێرێکم بەم پرۆژانە ناخۆ من ڕسمالی نەبووم وردە وردە پێگەیشت باشە شتی گەوری تر چیت بەدەستەوە شتێکە هاوشێوەی ئاسیاسیال شتێکی استراتیجی گەوری بەرفراوە ئێستا بە تەمای هینم دووسێشتم لە مێشکایە بۆ ئیشی بۆکەم خەتا هەر بۆ سلێمانی بۆ سلەیمانی ئاخر ئێرە موساقترە ئەڵێن بۆ کوردستانیش بۆ خۆشێ من بەڵام نوستان لە شوێنەکانی کە دەوڵەمەنی زۆر لێە وەزیان باشترە ڕەنگە دەوڵەمەنی ئێرەش ئەوەی کە پێش گەیشتۆکو ئێستا جەناب و باسە کرد زۆر بێشتەکانیان بەرەو بۆ شوێنانی کە هەنگێکی مەجبور بۆ ئەو بۆشایی ئەوانیش پڕکەیتەوە لێرە من هەمووی بۆ پڕ ناکرێتەوە بەڵام بە ئەرکی سەرشان میێزانم من خیالی جامیعەم نەبوو بۆ بیریە داوام کرد وەختی خۆی بەستیانمەوانە بە چەمچەماڵەوە جامیعە دروست کرد بە چەمچەماڵە و سیانی حکوومەتی تیابێ و دوانی منی تیابێ و بە عەقڵمان نەچوو ئێستا وا شتەکە ئازادیەکی تێکەوتۆ لە مولایەکەیە و زیاد لە لزوم زانکۆ هەیە لە کوردستانە لەبەرەوەی ئەوانی کە دەرەچنی ئیشیان نییە هەر بۆ من چونکە ئیشەکانم خەڵگە بینم ئەمەی ئێرە کۆمەڵێک کولیاتی کەتیایە کە دەرئەچێت لە سا 5 ئیشی نییە هەر 5 بەشی ئەوە هەیە لەبە تەوزیعەکەیان غەڵەتە لە عینی کولیا لە عینی جامیعە عینی شت عینی مواد عینی ئەوترێتەوە نەگبەتیەکی کەی ئێرە چییە بەلای منەوە کە غەڵەتی گەورەیە زۆر کە شانازی پێوەکە هێنانی ئەم قوتابخانە بێگانانە ئەوە غەڵەتێکی پێ بڵێن بە عەرەبی مطلق باشەکەواتە تۆ ئیستثمار لە زانکۆیان ناکەی ئێستا خەریکم ئەیکێت ئەمە زانکۆ چیتر زانکۆی ئەوە ناکەم من دوو شتەکەم هینی عەمەلی یعنی بۆی ئەزانی چیکەم من بە هینێکەکەم دوو کۆلێجم بەدەستەوەیە یەکێکیان بۆ تەمریزە کە پێڵەن پەرستیاریە نازانم لە کوێواتەوە هینەکە بەڕاستی چونکە موشیلەی خەسەخانەکان و تەندروستی لەو ممەڕیز و ممەڕیزانایە کە کەمە لێرە ینی کەوادر دروست دەکەن ئەو جامعی تابیەنی پێگەێنی بە شێوەیەکی تازەی دنیای زۆر پێشکەوتوو سا ئێرە من تەجروبەی ئەم خەسەخانەی خۆبانمێ باشترین جەماعەتی تەمریز هەندی و فلیپینین لێرە هەیە خۆ چەند کولیە هەیە بۆ کواڵەتیە بەرزیکەیتەوە ئاستی زانستی و مامەڵەکردن و ئەویان لە ڕووی کردەوەیەک بەڵێ ئەوە کە ئیشیشیان ئەبێ پێگەیانی خەڵکێکی شەکە هەتا خەڵک پێویستی بە شتی تازە هەیە توانی خەڵک وەربگری بۆ ئەمە ئابن ئێستاکە داوای خەری تەنزیمی هینەکەم کردو بە قسەم لێ کردو لەگەڵ جیاتی حکومیە دیزاینم حاضر کردووە بۆ ئەمەیان دوو کۆلێجەکەمەوە ئەگەر ڕێم لێ نەگرن بۆ ڕێگری هەیە بۆ ئەم شتە باشانە یعنی ڕێگری ئەنواعی هەیە ئەی من بە تەمام 4 ساڵە گەڕێم ئەڵێم ئەرزێکم بنێ بۆ هین بۆ بە ساڵاچوو وەک یارمەتی خەڵک بە ساڵاچوو شتێکەکەم لە مستەوای نییە بەڵێ نییە بەخوا ئەرزێکە بوو پینیا بووی بە من هەرداوەشم نەکرد بۆ ویستم بیکەم بۆ نانێشت لاما بێسا کردوانە بە شوێنی سەکەنی وەک شوێنی سەکەنی کەم بێ لێرە تەمە زۆر زۆر ئەوە کۆلێجی کەکەمەوە بۆ ئیدارە زۆر مویمە لە دوکانارێکەوە تا ڕێز وزەرایە ڕێز جمهورێک ئەگەر ئیدارە نەزانێ بۆ پێش ناتوانێت شەکانی پێش ناکە ئیدارە بە تێگەیشتێکی تازەی ئیدارە وەک عیلم وەک تەجروبە وەک پێویستی شوێنێک ئیدارە بۆ ئیدارەیە جیاوازە بەڵام وەکو معنە هەر شتێکە گرێتەوانێت کە خەڵک فێر بێ چۆن ئەم پرۆژەیە بەڕێوە بەرێ چۆن ئەم دامەزراوە بەڕێوە بەرێ چۆن ئەم وەزارەتە بەڕێوە بەرێ وەزیرمان نییە کەی نازانێ ئەمانە
مدیر عامانیش نازانێ هی باشی زۆر تایە ناڵین نییە بەڵام کاڵەی بەام خەڵکم قسانە ناکەم نیکەم من مەسلەی ئیدارە بەلامەوانەیە زۆر خەوڵیشی تیام کە شتێکی گەورە دروستکەم لەو دوو کۆلێجەوە ئێستا شۆر خەریکی شۆلەکانیانم خەریکی خۆحاضرکردم بۆ مامۆستاشتی لە دەرێ بۆ دێنی ناویشەوە هەیە مامۆستا هەیە ئەخردا بەش بوون کەوادری ناوخۆی بەسەر زان کۆپەی مانگاکانە ڕەنگە بەش نەکە من ئەو نەگەبش نەکە ئایا توانە هەیە یاننا چکا لێرە سەردەمێک بە کوردایەتیان زانی هەر بە کوردی دەرزەوتراوە بە زۆر کۆلێج بۆ نمونە کولی حقوق ینی قانون بە کوردی دەرزەوتراوە سەرچاوی کوردی نییە ئەو تۆ سەرچاوەیەوە سەرچاوە شەریعە ئیسلامی هەیە وەک جوزێک بەڵام خۆیش کوردی نییە سەرچاوە قوانینی فەڕەنسیە ئینگلیزیە عەرەبیە بە کوردی بنەڕەتی بخوێنی بەڵام لەگەڵ زمانەکانی کەش بە کوردی بخوێنی قەینا کوردی دەرز بێ بۆ خۆنگن بۆ زمانە چووکە کوردی کوردی هینی کۆلێژی ئەدەب و شعر زۆرە ئەوە زۆریشن ئێستا ئیشان نییە بەڵام مەمی کە من ئەیڵێم جیاوازە یعنی کولی حقوق ئێستا ئەگەر معقولە گەنجێکی زۆر هەیە لە وڵاتە زمانی عەرەبی نەزانێ عێراق خۆ زۆر بێ عەرەبە هەموو ئیقراری پێکەین زمانی عەرەبی زمانی ئەدەبیشە و شعریشە و سیاسەتیشە و ئابووریشە و هەموو شتێکە کاک فاروقی ژمارەی هەرە زۆری کە من لە لای خۆمەن یەن سەیری هینەکانیانەکەم دواکەوتووە جامیعەکان جامیعەکان جا ئەو جامیعەکانی کە من باسم کرد خۆگرەکانی کە ئەو مەکتەبە جەمیانەکە هەیە لێرە ئەوە زۆر زۆر خراپ مناڵ لەدایک بۆ هەیتای بنە شوێفات و کۆ ناوەکانی کە میدیایە زۆرن بن کوردی نازانن زۆر عایلەتم بە هیند قساکەن بە ئینگلیزیە زانن کوردیەکە نازانن فێرانەکەنەوە لەسەرەوە جا منهەجەکانیشان منهەجێکی مهم نییە هەر بە کادری ئێرە تۆ توانێت ئەوە بکەی دایەنگا و شتەکان کە هەبوو لێرە ڕێوەی بردووە ئەو پارەیەکی زۆریش خەڵکیشان هەڵتەکانەوە خەڵکی زۆر قەرزاری ئەوەیە کە پارە با بە بۆم پاریان بۆ پیاکە جامیعەکەت هەرزانە بێ من هەرچی بکەم لەم شتانە هەوڵ ئەم کە تا بە وا ئەەکەم فەرقیە بێ لەگەڵ جامیعانە بۆ تیجارەت نایکەم ئەو خەستەخانەی چەند ساڵی ژەگە زەرەرەکە ئەزانی بۆی قەسەخانەکە زەرەرەکە یەک لە بەعزێ شوێن لە شوێنی کە هەیە دکتۆرە 100 کەس دەبینێ ناو نابم سەبەن من 120 کەس دەبینێ لە چەند ساعتێکە 4 ساعتە 56 ئێمە نظامی سیستەممان هەیە هەموو کەسێک جەناب ئەگەر هاتوچێ ئێوە کردوێ ڕقەم هەیە 4 ساڵ لەم بۆ پێشکە چویت کۆمپیوتەرەکە لێ دکتۆرەکە زانێ بۆ قاچ هاتووی بۆ چاو هاتووی ئێستا بۆ دڵ هاتووی ئەمە هەیە ئەمە ینی تەنزیمە فەرقەکە چیە دەرمان بە تایبەتی دەرمانی مختەبەر بڵین جیازەکان ئێمە ڕایە گەکڕی نێمە بە ملیۆنێک بۆ میسال لە بازارڕ هەیە هی شوێنەیلەکان دیکە هەیە بە 150,000 کردن ئەنجامەکان غەڵەت دەرەچێ و کاتە جایسایی ئێمە ئەچون بۆ بەریتانیا بۆ ئەڵمانیا زۆر کەزیێتەوە لێ ئەمە شتێک سەیرە لە وڵاتیکەوە ئەمە هەبێ لای ئێڵێ لای ئەمە نیمانە هەمن تازەیەکەمەوە لە بەرەو شوێنەکەشم خۆشەوێ پێی ناڵم شوێنی تیجاری و شوێنی تیجاریش نییە یەکێک لە ئیشەکە بزانێ هەیە لێشی ئەزانەیە دێتە سەر وشتە نەزەر و ویژدان ئەم شتە بەم نەوە هەیە جا من خۆشم لەگەڵ ئەوە شایارمەتی خەڵک زۆرە بەڵێ کاک فاروق سەبارەت بە پرۆژەکەی دووکان بەڵێ کەی ئەو پرۆژە نەوعە من لە بیرمە کاگنە چیروان سەردانی کردی لە کابینەی پێشوە زۆر بە گەشتبینی باسی کرد ئەم پرۆژەیە کەی ئیخیتە بواری جێبەجێکردنەوە خەڵک لە بری بڕا بۆ ئەنتالیا و بۆ چۆ اینجا هیچ نەبێ لە وڵاتانی کەندا و هیچ نەبێ لە عێراقەوە بێن بۆ دووکان بۆ خاوە بۆ خاوە لە بازێ دایرەی ئێرە هەیە من ئیشم ناڕۆ ئەڵێم ئیشی بازێ گەر هینی بکەم بڵێ بەراوردی بکەم
ئەوە من کە بە ساڵی بڕۆ و بە تایبەتی مەقسەمیە دایرێکە ناوی نابم بە عاجز نەبن لێمان ئیشی دوو ڕۆژە بێ بە ساڵێک و 2 ساڵ بەس ئەوە هەزاران کەس ئەگرێتە خۆی تەواوی بکەی بڵێ ئەوەی دوکان بەڵێ شتەکان ئەساسیەکان هەمووی تاو بوو ئێمە حاضرین بۆ ئیش ئێوە حازرن حاضر گەیشتۆ بۆ ئەوەی هەتا شەریکێکی حکومی دروستکرا حکوم بەشدارە بێتە بە نسبەتی ئەرزەکان کە ئێمە پارەکەین بەو نسبەتە ئەکاتە شتێکی کەم نابێ بەشتی حکومی بەڵام باتیابێ باشە بۆ پاراستنی بۆ تەشجیعکردنی حکوومەت کە بەشدار بێ لە پرۆژەی بەکەڵکا بۆ وڵاتەکەمەی جەناب دەڵێ سلەیمانی ئەگۆڕێت باشە ساڵە من خەریکم مەزانی لە 2012 من خەریکی دوکانم تقریبا 5 ساڵ پێش ئەستا نەخشەکە و پیشانی من ناوە شتێکی زۆر لە 2012 دەستمان کردۆ بەمین ئەنجا ئەمە شتە ئەساسیەکانی چاوە بۆ حاضرە لام وا بێ هەر ئیمزای ماوە چەند هزار کەسە خاتە گەڕ ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ چەند کەس سوودی لە دەبینە ئەوەی دوکان ئەزانی چیە بەرنامەکەی من تەمان هینم کردووە پرسیار و هینم زۆر کردووە دیراسی مۆزوعەکەم کردووە پرسیاری شەش وڵاتانی کەم کردووە پرسیاری ئەوم کردووە کە بەچی دوکان دەوری چی ئەبێ هەرۆنێت تۆ خانوێ بکەیت و بیکەیت دوکان ئەبێ بە شارێکی تازە شوێنی جامیعی تیابێ شوێنی خەستەخانەی تیابێ و ئەگەر حکوومەت ئەو ساین بێت لەم شارە تازەیە هەتا ئیدارەی خواری شەوغل لە دوکانی خوارەوە ئەباتەوێ بە شارێکی تازی نمونەی لە هەر دوو سێ فەیستەوە و ئەبێ تەمەن تەلەفریکی دوانتیایە شتی تازە ژێتە پێشەوە چەند معمەلێکم لە خەیاڵا کە دروستیەکەم معمولی پاک یعنی بۆ ناحەی بیئە هەر لەو دوکان و هەر لە دوکان لە ملاچیتە سەر قەرەسەد پێشبینیەکەی چەند ساڵی تر گەشتی بۆ بکەین وەڵاهی بەدەست من نییە گەشتبینی ئەبێ ئەو سوالە لە حکوومەت بکەین زۆر باشە لە حکوومەتی یەکگرتو ینی ناڵم شەخص ناڵم حکوومەت بەبێ بەدەنگەوە بێت زۆر مەشاری ئەکرێ کە هیچ پیسا ئەم قانوشتانە کەکرێ لە سلێمانیە لە توانای کڕینی خەڵکانە ماوە ئەگە لێکی دروست دەکرێ هەر بینای و بەرزە بێتەوە ئەمە عڕز زۆرترە لە تەڵەب خواست زۆرترە خستنە ڕوو زۆرترە لە خواست ئارزوو تەڵەب بڵێ کاک فاروق سەیری دوکان ئەفوو من کاک نێچیروان ئیحتیمامی پیا ئێتیمام هەر هەبوو تاوەکو ئەم فترانە و تا ئێستاش قسەکە هەیە و نەبووە و منە و شۆنانم کڕیوە ئەوەی ئاشورم کڕی وتێلەکە و مەساحەکەی 200 میشە ئەوەی یەکێتیم کڕی هینیان هەبوو دابان خانۆکانی هەر لا ڕووخا بوو بۆ کەڵک ناها ئەویشم لە یەکێتی کڕێوەنێ ئەو کڕاوە شوێنە تڵی شوێنەکەی لەسەراوەکەی ئەمە ئەبێ بە شوێنێک ئەوەی جەناب ئەڵێ لە باتی بچێ بۆ ئەنتالیا و لە باتی بچێ بۆ شوێنانی کە ئەو جەوە لێرە خۆشتریژە بێت جززیرەیەکی تایە ئەمە زۆر پەیوەندیمان بە مولایەکەەوە کرد ئەڵێن ئەوە نابێت بینای بەرزی کۆنکرێتی تیاابێت چونکە جۆرە تەیرێکەیە ساڵی جارێکێ بوو ئەوی خێرازەکە کە نەیە بۆ ئێرە ینی هەتا مەنەمان لێگاوەتەوە مەشاری سەرەتا شوینەکەی بوو دارە هەندەسە ئێستا بۆ شتێکی عالمی و شەریکەیە ئەو تەسمیمی بۆ کردوین تەوری 2 ملیۆن دلارمانێ تەسمیمیش حاضرە لەگەڵ بەرەو پێشبردنە یعنی بە شارێکی تازەی شوێنی ئیش بۆ شوێنی شار و شاری سیاحەیە بێت ئەوە قازانجی زۆری لێرم ئەو سا کاک نێچیروان بوو هەر بە دوکتۆر بەرەمیش قسانم بۆی جێڕاوەکە پاژە و کاک نێچیروان وتم یەک شتی کەش پەر لەگەڵیا چی بکەم وتم هەولێر و سلەیمانی و بۆکەم بە 45 دقە هەولێر و دوکان تی بەچی وتم بە عەقڵێتی چینیەکان بێ بەڵام تی تۆ چین زۆر خۆشت تەجروبەمەیە جادیان لە پەکینە کردو لە ناو شارە ڕەنگە 50 سارێکیان نەبوو بێ ئەوسا 200 متر پان ئەم جادەیە دووبەرەکەی پێ بە جسر و بە نەفەق جانپارەیە لە شوێ وتم زەمانیەکەم وتم باشترین تەجروبە مەتاری هینامانە ئەمان کە لە بەردەمانایە یان بە شەریکەی یعنی ئەو پرۆژەیە بکەی شتی تریشی لەگەڵا بێ شتی تریشی بەدوایە دێ زۆرشی بەدوایە نەقلی بەدوایە قۆنگنی بەدوایە ژیانی بەدوایە سەناعەتی تیا بێ
و خەڵکی سایەحی عێراقی بە تایبەتی پڕ ئەبێ و نزیکی شەدووکان لە سلەیمانی کەرکووک هەولێر کۆیەر قەڵازێر ڕانی ئەم شارە گەورانە. کاک فاروق لە کۆتاییە حەزەکەم پرسیارە بکەم تا چەند سەیری بەرنامەکانمانەکەیت؟ زۆر سەری بەرنامەکە دەکەم. بەرنامەکەی من بە تێبینی و شتت نییە لەسەری لە بەرەوەی خۆت لێرەی زۆر هەلوتومە زۆر باش. وەکو ڕوودا و تا چەند سەرچاوی هەواڵتە؟ وەڵا ڕوودا و هەر لە سەرتاوە سەرکەوتووە و من زۆر سەیری ڕووداوەکەم. زۆر زۆر سپاس دەکەم. ئەوەی کاگنێ شیروان ئەوە لەوە بڕایوت مۆی سلەیمانیشمان تۆزێ بۆ پانکە لایەکیان حەوتە لایەنەوەی ئەوە ملاحەزەیەوەکەن دەکە بەڵێ بە دەورە یەک لە دوای یەکن. اینجا من هیوادارم پرۆژەکەی دوکانت ببینین گەشتی تیا بکەین هیوادارم زانکۆکەت بە زووترین کات گەنجانی کورد بێنە ناوی وەکو هەموو فرسەی کارانی کە دروستە کردووە تەمەند درێژ بیت ئەمە تەمەنای منە بۆ تۆ تۆش تەمەنا بۆ خەڵکی سلێمانی چییە؟ تەمەنا بۆ خەڵکی سلێمانیەوە ژیانێکی پڕبەختیاری بژین و وڵات سەربەست بێت وڵات هەمووی ئەگەر دیموکراتی نەبێ هیچ لەو شتانە نابینین وڵاتی دیموکراتی حەقیقی ئەبێ هەنگاو بنرێ بۆ دیموکراتیەت ئیتر لە دیموکراتیەت لە بە هەموو نەوەکانی بە بێ دیموکراتیەت هیچ وڵاتی پێش ناکات. سەرکەوتوو بی کاک فاروق بنێرانی بەڕێز لێرە خوا حافیز.